لەم تۆرەدا باس لە بابەتێکی دەرونی دەکەین هەروەها چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ دەرونی کەسانی دەوروبەرماندا چۆن تەقدیر و هەروەها ڕەچاوی بارودۆخی کەسانی دەوروبەرمان بکەین بۆ ئەوی مامەڵەیەکی گونجاو و ڕەفتارێکی گونجاویان لەگەڵدا ئەنجام بدەین. دکتۆر نزار محەممەد پرۆفیسۆر لە نەخۆشیە دەرونیەکان میوانی ئێمەیە. دکتۆر بەخێربێ. زۆر سپاس بۆی لەگەڵمان ئامادەی. دکتۆر من کەسێک لە دەوروبەرما هەیە ڕەفیقێکمە هاوڕەیەکمە خێزانەکەمە چۆن یاخود تا چەنە گرینگە کە من ڕەچاوی حاڵەتی دەرونی کەسانی دەوروبەرم بکەم. بەڵێ طبیعی خۆی خەڵکەکان حساسیەتەکان جیاوازیە لە یەکێکەوە بۆ یەکێکیکە لەبەرەوە زۆر گرنگە بەرامبەرەکەت بخوێنیتەوە و بەپێی ئەوە هەڵسوکەوتی لەگەڵا بکەی. طبیعی پێش ئەوەش ئەبێت تۆ خۆت لە پێشا خۆت بخێتە شوێنی ئەو کەسە، یعنی وا دابنێ کە ئەگەر خۆت لە شوێنی ئەو کەسە بوویت و یەکێک شتێکی پێوتی بەدڵت نەبوو یان ئازاری یای لە ڕووی دەرونیەوە یان یادگارێکی ناخۆشی بەبیرهێنایتەوە یان هەستی برینار کردی، ئایا قبوڵی ئەەکەی؟ تەڵان وەڵامەکە زۆر ئاسانە، نەخێر قبوڵی ناکەم. لەبەرەوە کە هەڵسوکەوتەکەی لەگەڵ بەرامبەرەکە تا پێش هەموو شتێ خۆت بخەرە شوێنی ئەو کەسە و دوای ئەوەش ئەبێ ئەو کەسە بخوێنیتەوە بزانی تا چەند ئەو کەسە حساسە بەرامبەر بەعزە شتێ. اینجا ئەمە زۆر بواری ژیان ئەگرێتەوە، یعنی لە ماڵ لە بینی کەسەکانی تاکەکانی ناوماڵ ئەگرێتەوە، تۆ ئەگرێتەوە کە چی سەردانی دائیرەیەکەکەی ئەو مۆزەفەی بەرامبەرت کە قسەی لەگەڵاکەی هەروەها ئەو مۆزەفەیش ئەگرێتەوە کە هەڵسوکەوت لەگەڵ تۆ ئاکا. لەبەرەوە لە هەموو بارەکانی ژیانە ئەبێ هەوڵ بدەیت هەتا پێت بکرێ بەرامبەرەکەت بخوێنیتەوە خۆشت بخێتە شوێنی ئەو بۆ ئەوەی ئەو شتەی کە پێی ئەڵێی هەستی برینار نەکەی، ڕێزی لێ بگری، وای لێ نەکەی کە بڵێن کاردانەوەیەکی ناخۆشیە بێ بەرامبەر. زۆر باشە. دکتۆر چۆن بتوانین کەسانێک بناسیینەوە کە لە دۆخ و گرفتێکی دژواردان لە حاڵەتێکی دژواردان بۆ ئەوی بتوانین مامەڵەکانمان لەگەڵیان ڕێک بخەینەوە؟ بەڵێ ئەمە زۆر گرنگە بۆ هەموو کەسێک کە ئەوە بزانێ. یعنی ئێستا تۆ ئەبینی بۆ نمونە ڕۆژانی ئیسە دنیا گەرمە، ڕۆژانی زۆر گەرم لە جادەیەک یا لە شەقامێکی قەڵەباڵغا دوو سیارە بەرامبەر یەکیان مەسەلەن لەو کاتا چونکە زۆر گەرمە و ئیزعاجی و ڕەنگە تەبریدی سیارەکەشت ئیژنەکە ئیترۆپۆڵێ ڕقی هەستاوە تەڵان بەرامبەرەکەشت ڕقی هەستاوە بینی لێبوردەیی نییە، تێگەی مەجای نایی تێ خراپ ئەبی لەگەڵ یا یەک نمونەی کەت ئەمێ عکسی ئەوە بزەبت عکسی ئەوە. یعنی من خەڵکم دیوە ڕۆژانی هەینی کە مەسەن ئەچین بۆ مزگەوت نوێژی هەینیەکەین لەوێ ئەو پەڕی ئەتەکێت و احترام و شت بەرامبەر یەکتری بەکارهێنین هەر ئەو کەسە کە دەرەچێ لە مزگەوت و سواری سیارەکەیە بێ و ئەڕاتەوە بۆ ماڵەوە لە ڕێگا سیارەکان هەموو وەستاون تەبعاً زۆر بە چڕی بەداخەوە لە کوردستانی ئەمە کەلتورێکی زۆر ناخۆشەیە لە بەردەم مزگەوتەکان بە تایبەتی کاتی نوێژ و کاتی تەعزیە و شتیوا پرسە ئەمانە زۆر ناشرین سیارەکان ڕاگیرێ. اینجا کەس ڕێگە بە بەرامبەرەکەی نابۆی دەربچێ تۆ لە مزگەوت بم نوع تەعاملت کردووە لە دەرەوەش بەم شێوەیە. جا مەبەستم چییە؟ شوێنەکان حکمی خۆی هەیە، کاتەکانیش حکمی خۆی هەیە. ینی لە کاتی گەرماکە تۆ ڕقی هەستاوە باژارە ڕقەکەی خۆت بە بەرامبەرەکەت دەرئەبڕی. یان مەسەرەن کەسێک لە ماڵەوە بەیانی لە خەو هەستاوە کارەبا نەبووە ئاو نەبووە خۆی نەشتووە نەیتوانیوە ڕیژ بتاشێ هەتا نەیتوانیوە هێلکەیەک بکڵێنە بیخوا کە ئەچێتە دەرەوە شەڕ لەگەڵ داروبەرداکە مەسەرەن. بۆیە ئەبینی هەڵسوکەوتی خەڵکەکان بەپێی زروفەکان ئەگۆڕێ و لە هەمان کاتیشە بەپێی کاتەکەیان و تەبان تەمەنیش. یعنی ئەو کەسەی کە تەمەنی با بڵێن 40 ساڵە زۆر جیاوازە لەگەڵ هەرزەکارێک کە تەمەنی 13 ساڵە یان یەکێک لە تەمەنی منایە لە تەمەنی منیش گەورەتر ئەبینی تەمەنەکان جیاوازیان هەیە لەسەر ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەت ئەەکەی. وەکوتم زۆر گرنگە بەرامبەرەکەت بخوێنیتەوە. طبعاً تۆ شەرت نییە دانیشی 2 ساعت پرسیاری لێ بکەی بۆی بخوێنی تۆ بزانی چی و چی نییە، بەڵام زۆر کەس هەیە بە بینینی بە دەموچاوی بە ئەوەی کە پێڵێن بۆدی لانگویج، یعنی بە با بڵێن زمانی جەستە
بەرامبەرەکەت ئەخوێنیتەوە و بۆ دەرەکەوێت کە ئەو کەسە چۆنەوە چۆن نییە بە پێی ئەوە هەڵسو کەوتی لەگەڵا بکەیت و حتا پێت بکرێ ئەمە وکو ئامۆژگاری نییە یعنی ئەمە عیلمەوە و حقیقەتە و سایکۆلۆژیە تا پێت بکرێ حساب بۆ بەرامبەرەکەت بکە بەو نوع تەبان بەرامبەرەکەی شت ڕێزت لێگری و حسابت بووە. باشە دکتۆر هەر لەسەر ئەو نمونەی گەرمایی کە تۆ باس کرد ینی تاکەڵە من چۆن تااقتمە بێ بەرامبەرەکەم بخوێنمەوە بە کوردێکی خۆمانەڵە من خۆم لە خۆمانیم ئەوشا تۆ شەڵم پێفرۆشێ لێرەیە چۆن هۆشیاری تاکڕۆڵە بینێت لەوەی کە بتوانێت دەرونی خۆی کۆنتترۆل بکە ئەگەر بە ماوەی چەند خولەکێکیش بێ. کەسێتیەکان جیاوازن اینجا من وشەی کەسێتی جەختی لەسەرەکەمەوە نەک کەسایەتی کەسێکی تایبەتە کەسێکی ناودارە یعنی سەر جۆ بایدن کەسایەتیەکە بەڵام کەسێتی یعنی شخصیەتی ئینسانەکە جیاوازن بە پێی دووشت ئەمە دائما هەمومان ئەمەمان و تۆ ئەیڵێن و چکە ڕاستە دووشت تهدیدی کەسێتی مرۆڤ ئەکە یەکەمیان بۆ ماوەیی یعنی کە لەدایک بووە هەنێک صفات و سیما و طبیعت و شتی وای هەیە خوای گەورە پێی بەخشیوە تری یاوێتێ باشە یا خراپە خوای یاوێتێ ئەمە یەک تایەتی دووهەمینیشی ئەو ژینگەی کە تایە پەروەردە بووە و ئەو ڕووداوانەی کە لە ژیانیا تایە ژیاوە ئەمانە هەمووی کەسێتی مرۆڤەکە دروست ئەکەن لەبەرەوە ئەبینی کەسێتی شخصێک بۆ شخصێکە جیاوازە مرۆڤ هەیە حتا لە ناخۆشترین بارودۆخە ئیتر گەرمایە ئیفلاسە پێی ناخۆشە قسەی ناشینی پێوتراوە بەڵام خۆی ڕاگرێ و توانای بەرگریکردنی هەیە بەرامبەر بە هەموو بارودۆخێکەوە و ئەتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ ژیانی ڕۆژانەی خۆی بکە بەڵام مرۆڤی کێش هەیە خوا ئەو بەهرەیە پێ نەبەخشیوە ئەو توانایی تیانە بە سوکترین بە ئاسانترین شت هەڵ ئەچێ بە تایبەتی ئەمە ئەو کەسانن کە لە ژیانیانە تەنگ و چەڵەمەیان کەم دیوە نەخراونەتە بەرپرسیارێتی و پشت بەستن بە خۆمانە ئەبینی بە ئاسانی با بڵێن هینە هەڵەچێ بۆیە یعنی تۆ حتا ئەگەر دنیاکە زۆر گەرم بێ حتا ئەگەر تەبریدی سیارەکەت ئیشنەکە حتا ئەگەر بانزینت نەبوو ترسای لە هەموو لەحزەیەکە سیارەکەت بوەستێ یافیت پەمپەکەت بسووتێ بەڵام لەگەڵ ئەوەیشە خۆت ڕائەگری و ئەزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشانە بکەین ئەمە بە ئینگلیزی پێڵم پرۆبلم سۆڵڤینگ یعنی چۆن مامەڵە لەگەڵ کێشەکانی خۆتە ئەەکەی بۆیە قسەکەی جەنابت ڕاستە مرۆڤێک بۆ مرۆڤێککە ئەگۆڕێ بەعزێ مرۆڤ هەیە هەڵت چێتە هەمولی نییە مرۆڤی کێش هەیە بەعکسەوە تەحملیە هەر بۆیش ئەبینی کە هەڵشاخینێ یا هەڵچوونێ یا بەگژاچوونێک ڕوئە لە شوێنێکە بۆ نمونە لە ناو بازار یا لە سەرجادە یا لە شوێنێکە طبعاً بە طبیعەتی ملەتی ئەمە و طبیعەتی هەیە خەڵک هەموو کۆ بێتەوە بزانن چی بووە نەکرد حەزەکە بزانێت دوونەوە بەعزێکی ئەوەی تایە ڕاستەکەی ئەوە بە عەرەبی پێڵەن فضول یعنی حەزەکە بزانێت چی ڕوویاوە پێی خۆشە دووهەمیان ئەو کەسانن کاڵێنەوە کەسێکی خۆم بێ ئێمە طبیعەتێکی خەڵکیمانتیا هەیە هەمومان بۆی بچم لە سەری بکەمەوە بەڵام طبیعەتێکی تریش هەیە دیسان لە ناو کەڵچەری ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەیە نیەتی خێرخوازی هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەو کەسانن کە ئێمە پێڵێن مەچور یعنی زۆر پێگەیشتون کەسێتەکەیان پێگەیشتووە ئیتر شەرت نییە گەورە بێ لە تەمەنا بەڵام لەو کەسانەیە کە حەزیان لە ئیسلاح و چاکردن و ڕێخستن و ئەم نەوەشتانەیە ئەو کەسانن کەیان قسەی خێری تیاکەن اینجا لەبەرەوە ئەبینی کەسەکان جیاوازن ناتوانانی بڵێ کەسێک تەنها ئەم شێوە هەڵس و کەوتەی هەیە کەسەکەیش طبیعەتەکەی وایە بەڵام بارودۆخەکەیشی ئەگۆڕێ جاری وا هەیە هەر تەنها گەرماکە نییە و هەر تەنها بانزینەکە نییە یعنی غەدرێکیشی لێکراوە لە دائیرەیەکە شتێکی لێکراوە ئەبینی کێتە دەرەوە چی لە دڵیایەتی لە ناخیایەتی بەکەی هەڵە ڕێژێ یا بە مرورەکە یا بە ئستیعلاماتەکەی بەردەرگا یا چێتەوە بە ژنەکەی خۆی هەڵە ڕێژێ یا بەو دوکاندارەی کەشتی لێکڕێ یا بەو مناڵی کە لە ترافیک لایتەکە وەستاوە و بنێشتێکی بۆ هێنێ ئەبینی چی لە ناخێتی بەوەی هەڵە ڕێژێ جا لەبەرەوە کەسێتەکان جیاوازن یەکشت هەیە زۆر گرنگە بەڕاستی کە دوێنە پێتان وتم ئەم بابەتە باسەکەین حەزم کرد لێرە وەکو پەیامێک بیگەێنم خەڵک بە هەمووی بزانێت ئێستا دیاردەیەک بڵاو بۆ تۆ بەداخەوە قسە یەکەم جاران حاڵەت بوو ئێستا بووە بە دیاردەی مادە بێهۆشکەرەکان یعنی ئەمە وەکو پەیامێکە بۆ هەموو کەسێک
لە دنیا ئیتر لە سەرجادە لە کۆمەلگا لە تەعزیە لە بڵێن شایی لە هەموو شوێنێکە ئاگاد لە بەرامبەرەکەت بێ بە تایبەتی گەنج هەنێک لەو گەنجانە مادە هۆشبەرەکانیان یا بێهۆشکەرەکانیان بەکارهێناوە تەبیعەتی جیاوازە یعنی تەحملی نییە یعنی بە کەمترین شت هەڵەچێت کە هەڵیش چوو غەڵەتی گەورەت بەرامبەرەکە ئاگاد لە خۆت بێ تۆژ وەکو ئەو مەکە یعنی دائیمەن ئەوە بخوێنەرەوە بە تایبەتی کە مامەڵە لەگەڵ یەکێکەکەی ئەبینێ هەستت برینارەکە یا تۆ هەستی برینارەکەی بەڵام کاردانەوەکەی زۆر لە ئاسایی زیاترە ئەبێ ئاگاداری ئەم شتەبی لە مامەڵەکردن لەگەڵ خەڵکە حەزم کرد ئەو پەیامە بگەێنم ئەمڕۆی ڕاست زۆر سپاس بۆ تۆ دکتۆر بابەتێکی دیکە هەیە ئەوی شەوەیە کە کەسانێک هەن چێژ لە ئازاری بەرامبەرەکەیان بینن ینی چێژ لەوە بینێ لە کەسێت تووڕە بێت چێژ لەوە بینێ ئەو مناڵی کە تۆ باسێکی کە بنێشتەکە ئەهێنێتە بەر جامی سیارەکەی پێی خۆشەکە بیچەوسێنێتەوە ئەمە چی ئەمە چی حاڵەتێکە با سێ خوێندنەوەی بۆ بکەین یەکەمیان کە کەمە زۆر کەمە خەڵک هەیە کەسێتیەکی سادی هەیە سادی یعنی تۆ چێژ لە ئازارگەاندنی بەرامبەرەکەت ئەگەیەنیت یعنی ئەمە علمە باسیەکەین سادیەت لە زۆر شتا خۆی پیشانەدا حتا لە کاتی جنسیشا خۆی پیشانەدا ئەبینی بەعزیە کەسێک هەیە ئیتر ڕەگەزی مێبێ یا ڕەگەزی نێربێ لە کاتی جووتبوونی سێکسیشا لەزەت لە ئازاردانی بەرامبەرەکەی ئەبینێ حتا لە بەعزەفلی مشتا گەورە ئەکرێ ئەبینی بە قامچی لە بەرامبەرەکەی اینجا ئاچێ با بڵێن جووتبوونی لەگەڵاکە ئەمە جۆرێکە جۆری دووهەم ئەو کەسانن کە کەسێتیەکی سایکۆپاتیان هەیە یعنی دژە کۆمەڵایەتیان هەیە یعنی بەتەبیعەت چێژ لە ئازاردانی خەڵک ئەبینێ و لە زەتیشی لێبینێ لە زۆر بواری ژیانە نەک تەنها لە یەک بوارە ئەوەی سادێکە باسی بوارێکم کرد بەڵام ئەمە لە زۆر بواری ژیانە نمونە زۆرە لە بڵێن جیهانە و لە مێژووە بۆ نموناڵێن هیتلەر وا بووە ئەڵێن مۆسۆلۆنی وا بووە حتا ئەڵێن سەدام وا بووە ئەم کەسانە لەزەت لە ئازاردانی بەرامبەرەکە ئەبینن و بازێکیان بەداخەوە قسەیەکەم طبعا ئەم قسێ نابێ تعمیم بکرێ بەسەر هەموو کەسێکە هەنێک تاکە کەس هەیە ئەو کەسانن کە بۆ نمونە ئەبن بە محقق لە کاتی تعزیبدانی خەڵکا و لە کاتی عەزێدانی خەڵکا بۆی ئاعترافات و شتیان لێ وەربگرن ئەم جۆرە کەسانە ئەم کەسێتیان تیا هەیە و نەکەر لەزەتەکە لەوە بینێ یعنی سەر جەنابێت ئەگەر تۆزێ هەستی من بریندار بکەی لەم دانیشتنەها ڕەنگە دوایی خەفەتێکی پێ بخۆی بڵێ وەڵاهی خۆزگەوام نەکردایە خۆزگە ئەو قسەیەم نەکردایە بە خۆت هاچیتەوە و پێت ناخۆشە و سوودی لێوەرەگری بۆی جارێککە ئەگەر کەسێککە هەر لێرە دانیشت و مقابلت کرد بەو نوع ڕەفتاری لەگەڵانەکەی ئەم جۆرە کەسانە کە کەسێتی سایکۆپاتیان هەیە چێژ لەوە بینن و ئەڵێت دەستم خۆش بێ و سەد جاری کەیژەی کاتەوە چەندێک سزای بدەیت چەندێک بیگری چەندێک با بڵێن سەرزەنشتی بکەی ئەو هەر ئەیکاتەوە ئەیکاتەوە ئەمە جۆری دووهەمە جۆری سێهەم بعضێ کەس هەیە هەر بە تەبیعەت یعنی حەزی لە ئازاردانی بەرامبەرەکەتی بەڵام یعنی سادیەتی تیا نییە و کەسێتی سایکۆپاتیشی تیا نییە بەڵام ئەمە دوایی لەبەر هەر هۆکارێک بێت با بڵێن غەڵەتەکەکە و هەستی بەرامبەرەکەی بڵێن برینارەکە بەس دوایی پەشیمانە بێتەوە پێی ناخۆشە یعنی ڕەنگە دووبارەیشی بکاتەوە بەڵام هەر پێی ناخۆشە ئاوا بەگشتی ئەم سێ جۆرە خەڵکە هەیە بەعزێ جارێکیش هەیە ئینسان هەڵایەکە هەموو کەسێکیش معڕەزە بۆ هەڵەکردن بەڵام وەکوتم دووبارەی ناکاتەوە دکتۆر هەنە جار چێژەکە لە ویایە کە بۆ نمونە من بەرامبەرەکەم ئەبینم کە خەفەت لە شتێک ئەخوا بەرامبەرەکەم ئەبینم کە لە حاڵەتێکدا بۆ نمونە بەڕێوبەرەکەی ئیچەوسێنێتەوە چێژ لە هەنێ حاڵەتی دەرونی بەرامبەرەکەم ئەبینم ئەم حاڵەتە چییە ئەمە زۆرینەیە لێ ئێستادا یەخود چۆن تەشخیص دەکرێت چۆن دەناسرێتەوە خەریکە دروستە بێ بەداخەوە خەریکە دروستە بێ کە کۆمەلگە گۆڕا لە کۆمەلگەیەکی ئەگریکەڵچڕال با بڵێن زیراعی کشتتوکاڵی و کۆمەلگەیەکی چڕ نەبوو یعنی بڵێن لە لادەیەکە 20 ماڵ هەبوو هەر ماڵی لە کونجێکا بوو لە شوێنێکا بوو با بڵێن لێکدان و بڵێن بەرکەوتن زیاتر نەبوو کەم بوو
و کەس مەسلحەتی کەسی بەرامبەری خۆی نەئەخوارد لەبەرەوە ئەمە نەبوو بە هیچ شێوەیەک بەڵام کە کۆمەلگا گۆڕا بۆ ئەوەسە من بۆیە کە سەری بەڕستەکەم و سەری دەوروبەرەکەم هەر عیمارە بینم و هەر شقا بینم و هەر بینا ئەبینم هەر خانووە بینم تەمان ژمارەی خەڵک زۆر بوو پێشبڕکێ و کێبڕکێ زۆر بوو لەسەر گەیشتن بە نانی خۆت و بە ژیان و بەم نەعشتانە مەساڵحەکان گۆڕا ئیتر لەبەرەوە ئەبینی من چێژ لەوە نەک چێژ هەوڵ ئەدەم حتا ئەگەر لەسەر شانی تۆش بێ بگەمە ئەو شتێک کە خۆم ئەمەوێ تاوان ئەمە کۆمەلگەکەی گۆڕی لە کۆمەلگایەکی بڵێن بەها و قیەم و ئەم نەعشتانەی تیابوو بۆ کۆمەلگەیە کە زیاتر مەسلحەت و گەیشتن بە تایبەتی لەگەڵ ڕێنزم جیلی تازە کە ئێوێ بە زووترین کات بگاتە هینی خۆی با بڵێن بگاتە مەرامی خۆی ئەبینی ئیتر ئەم پاشکل لێدان و ئەم شتانە پیا بووە ئەوە تەمان حتا لە ناو ئاژەڵیشا هەیە لەگەڵ ڕێزم بۆ ئەو بینەرانێک کە ئەمان بینن یعنی گورگێک کە نەخۆش ئەکەوێ یا برینارە بێ یا ئیتر توانای شەڕکردنی نامێنە گورگەکانی تر تی بەرە بنەی خۆن بەعزێ باڵندە هەیە وەکو بیستومە ئەڵێن هەنێک لە قەلە ڕەشەکان وایە کە یەکێکیان پیر ئەبێ یا توانای حکومداری نامێنێ یا توانای بەڕێوەبردننی مجموعە باڵندەکە نامێنێ کۆنفرانسێک کۆبنەوەیەکەکەن لەسەر شوێنێکی بەرز لەسەر دارێک لەسەر عمودێک و پێڵێن تو ئەبێ بمری یعنی تر وایلەکەن خۆی هەڵاتە خوارەوە بەبێ ئەوەی باڵەکانی بکاتەوە ئەمرێ یعنی ئەمە لە ناو کۆمەلگەکانە هەیە کۆمەلگای بەشەریشە کە ئەم هینە پیا بوو ئەم مادیەت و خۆپەرستی و زوو گەیشتن بە مەرامی خۆت بەداخەوە ئەم حاڵەتەیشی تیاپیا بوو ئیتر ئایا چێژی لێبینێ یا نبینێت تەمان چێژی لێبینێت چونکە خۆی ئەچێتە ئەو شوێنەی کە مەرامێتی پاشقل لەمە ئەو لایە بات ئەوە پیا بووە لەبەرەوەی دنیاکە بووە بە دنیایەکی مادی و مەسلحەتی تاکە کەس ئێستا زۆر گرنگە تەمان ئەوە دەمێکە لە کۆمەلگای ڕۆژئاوا ئەوە هەیە یعنی ئەو کۆمەلگانەی کە زیاتر تەرکیز لەسەر تاکە لەوێ دەمێکە هەیە بەڵام لای ئێمەوە خەریکە دروستە بێ بەداخەوە باشە دکتۆر هەندێک جار ینی ئەمە لە سەرەتای قسەکانمانەوە تۆ نمونی هەندێک حاڵەتی تێنا کە لەوانەیە شتەکە ڕۆژانە بێ بۆ نمونە گەرماکە وەرزێکەوتەیە پەڕە بەڵام هەندێک کەس هەیە لە حاڵەتێکی دەرونیدایەکە چۆنەڵی کارەساتێکی ناخۆشی بەسەر هاتووە لە گرفتێکی سەخت و قوڵدایە بۆ منە کەسێکی نزیکی لە دەستداوە دایکی لە دەستداوە باوکی لە دەستداوە مامەڵەکردن لەگەڵ لەمانە تا چەنە گرینگە ئەگەڕێم و ئەڵێم ئایا تۆ کەسە ئەناسیەنە ینی دایکیت برایت خاڵیت بێگومان کەسێکی نزیکی بۆی بدان ینی گرفتەکەی وایە لە حاڵەتێکی دەرونی وەهادایە لەو حاڵەتە تەمان تۆ لێی شارەزایت لەو کەسە هەڵس و کەوتی ئەزانی تەبیعەتی ئەزانی چی ئازاری ئەدا و ئەشزانی دڵی بەچی خۆشە بێ ئەبێ لەم حاڵەتە ئەگەر بکرێت دیسان و ئەڵێم ئەمە ئامۆژگاری نییە ئەمە علمە من چونکە نهاتوم وەعز بم ئەبێ بگەڕێی بە دوای ئەو شتانەیە بەکاری بێنی بۆ ئەوەی دڵی ئەو کەسە ڕابگری وای لێ بکەی با بڵێن هانی بدەی زاڵ بێ بەسەر ئەم کێشەیە کە تووشی بووە نەک ئەوەنەی کە بیرروخێنی بۆیە وتم ئایا چەندێک نزیکی لەو کەسە چونکە بەداخەوە ئەگەڕێنەوە سەر بەشی پێشتۆزێکە بەڕێزت ئەو قسێت وروژاند بەعزە جارێ ئەبینی ڕەفیقەکانی کە زۆریش دڵسۆزی نین بەس لەبەر عیبە و لەبەر کەڵچەر و لەبەر کۆمەلگا ئەچن بۆ لای بەڵام ناخی ئەهەژێنن یعنی بریناری ئەەکەن خراپتری ئەەکەن چونکە ینی پێیان خۆش نییە ئەو دڵی ئاسوودە بێت لەبەرەوەی خۆیان وەختی خۆی دڵیان ئاسوودە نەبووە شتێکی لەوە جا بۆی ئەڵم چەندێک ئەو کەسە دڵسۆستە ئەمە یەک دووهەمیش چەندێک لێ ئەزانێ چۆن هەڵسو کەوتت لەگەڵاوکە بازە جارێ تۆ دڵسۆزی کەسەکەی بەڵام نازانی چۆن قسەی لەگەڵا بکەی ئەوەنەی تر ئەی ڕوخێنی ئەوەنەی تر ئەی گرێنی بۆیە من دوێنێ ئەمە شتێکی لەم بابەتە ڕوویە لەگەڵما باسی یەکەم لە کلینیکەکەمە بەستەوان بە شێوەیەکی کاریکەتۆری باسی یەکەم بۆی خاوەن کێشەکە نەزانن من باسی ئەوانەکەم یعنی دوو کەس هاتن کێشەیەکیان هەبوو کێشەکە دەرونی بوو بەڵام ئەو کەسێک کە لەگەڵ نەخۆشەکە هاتبوو لۆمەیان کردبوو پیان تو بوو خەتای تۆیە ئەوش زۆری پێ ناخۆش بوو ینی بەقەدەر نەخۆشە دەرونەکە من بەزەیم پێ هاتەوە لەبەرەوەی ئەیوت وەڵای من ینی پێم ناخۆشە ئەم شتە وام پێ ئەڵێن
کەسی سێهەمیش هاتبوو کەسی سێهەم لە باتی ئەوەی ئەمە سوور ئەزانین ئەو کەسە نەخۆشە ینی خەتای ئەمی تر نییە کەسی سێهەم ئاگرەکەی خۆشە کرد ئەیوت بەڵێ ئەوەتەی ئەو قسەی کرد و ئەم وای لێ هاتو اینجا بۆیە ئەڵێم یعنی بازارە تۆ مەبەستت نییە شتی خراپ بکەی بەڵام لەبەرەوەی نەزانی لەبەرەوەی شێوازی مامەڵەکردنت ئەمە پێڵەن کۆمنیکیشن سکڵز ئێمە خوێنکارەکانمان دەرسیان پێڵین لە جامیعە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ خەڵکا و چۆن بزانی شێوازی پەیوەندیکردن و ئاخاوتن و زمانی جەستە ئەو شتانە بۆیە ئەڵێم ئەمێنێتەوە چۆن لەگەڵ کەسەکە قسەکەی پێگەێنی ئەو دڵسۆزیەی کە لە ناو دڵی توایە بە چ شێوەیەک ئەیگەێنی بە بەرامبەرەکەت بۆ ئەوەی سوکناییەکی بیتەوە بتوانێت زاڵ بێ بەرامبەر بەڵام ئەگەر اینجا بەداخەوە دیسانەوە ئەڵێم بەعزێ کەس تەبیعەتیان وایە حەسوودن بەغیلن بەڕوو یەکتریان خۆشوێ بەڵام لە ژێرەوە تۆ پێەکەنی چونکە بەداخەوە قسەیەکەم لە ناو ڕگەزی ئافرەت تا زیاتر ئەم شتە هەیە لە ناو پیاویش هەیە بە زیاتر لە ناو ڕگەزی ئافرەت هەیە بە ناوی دڵسۆزی و قسەخۆشی لەگەڵیا ئەوەنەی تر با بڵین بێتاقەتی ئەکا و بێزاریە باش ئەم بەغاڵەتە چۆن لە ژیانمان ناڕاونێن دکتۆر ئەمە طبعاً ئەگەڕێتەوە سەر پەروەردە چۆن پەروەردەی کەس کراوە بەڵام طبیعی من ناڵێم پەروەردەی غەرب لە پەروەردەی ئێمە باشرە چونکە من لە غەربی ژیاوم لێرە ژیاوم بەخوا هەر هەمان طبیعەتە ینی لەوێش بەڵام میدیا دەورە بینێ پەروەردەی خێزانی دەورە بینێ ئیتر مەکتەب دەورە بینێ یعنی ژیان ڕۆژ بە ڕۆژ وات فێرەکا کە ئەو بەغاڵەتە کەم بێتەوە بە تایبەتی ئەگەر وردە وردە چوویتە تەمەنەوە بۆ دەرەکەوێت کە شتێکی هەڵەیە و نابێ وا بکرێ بەڵام هەیە و یعنی ئەبێ مامەڵی لەگەڵ بکرێت دکتۆر پرسیارەکە ئەوەیە من کە ئەزانم کەسێک سوور ئەزانم ڕفیقی نزیکمە بەس بەغیلیم پێ بە حەسوودیم پێ بە کورتێکی خۆمان لە تەنیشتەوە چاڵم بۆ لێ ئەیە چۆن خۆمی لە دەرباسکەم چۆن لە ژیانی خۆمی بکەمە دەرەوە بووی تووشێم حاڵەتانە نەبم ئەوە ئەمێنێتەوە سەر تۆ چەند لە دنیا شارەزا بووی چەند زیرەکی چەند دنیا دیوە چەند کەس و کارت فێریان کردووی من ناڵێم کەس و کارت ئەبێ فێر بکەن متمانەت بە کەس نەبێ بەعکسەوە ئەبێ کەس و کار وات فێر بکەن کە متمانەت بە هەموو کەسێکەوە بێ بەس پێش ئەوە متمانەت بە خۆت بێ لەبەرەوە چەندێ متمانەت بە خۆت بوو وە خۆتت دروست کرد ڕۆژ بە ڕۆژ و ئەمە بە پەیامێک بێ بۆ ئەو کەسانێک کە تەمەنیان 11 ساڵ و 2 ساڵ و 13 ساڵە بە ڕەگەزی مێینە و نێرینەیش چەندێک وا خۆتت ڕاهێنا متمانەت بە خۆت بوو وە خۆتت دروست کرد و نێڵیشت کارت لێ بکە ئەو وەختە بە 50 کەسی بەغیل لە تەنیشتەوە دانیشت بێ یا هەوڵت لەگەڵا بدا هیچ کارت تێ ناکە دکتۆر عرە بەڵێ ئەسەدیق و وەختە دڵیق ینی هاوڕێ لە کاتی تنگانەیە هاوڕێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو هاوڕێیەدا بکە کات تووشی گرفتێک بووە کاتێک کەسێک تووشی گرفتێک بووە چۆن هاوڕەیەکی دڵسۆز بناسێتەوە ینی ئەرکی هاوڕێتی و ئەرکی هاوڕەیەکی دڵسۆز بەواتای وشە چۆنە لەم حاڵەتانەدا بە حکمی تەمەن سوود لە ئەزمموی خۆم ئەبینم و بۆتانە گەڕم بەریئترین و پاکترین و بێگرترین برادری مەکتەبە خوێندنگا قوتابخانە تر چی پێڵی پێ بڵێ لەوێ مەساڵح نییە ڕەنگە مەسلحەتێک هەبێ یا بەغاڵەتێک هەیە لە بینی دوو کەسە هەرە زیرەکەکان لەسەر کێب بێ بە یەکەمی پۆلەکە من باسی بەگشتی ئەەکەم یعنی ئەوانەی کە یەکەم نین یا مەسەرەن بەغاڵەتێک هەبێ بە کوڕی مامۆستا یا کچی مامۆستا شتانە عام نین یعنی گشتی نین لە پۆلێکا یەک کەس دوو کەس وایە بەڵام بەگشتی پاکترین و بێگەرترین برادری ئەوەیە دوایی وردە کە چیتە ناو ژیان و بڵین لە مەکتەب دەرەچی ئەچی بۆ جامیعە کەم لەوەیشە هەر هەیە بڵێن برادری بەڵام خۆی لە تەجروبە ئینسان بۆی دەرەکەوێ بۆیە ئەبینی بەعزێ برادر کە لە کاتی مەکتەبەوە برادرن ئێستا تەمەنیان ڕەنگە گەشت بێتە 40 ساڵ 50 ساڵ وەکو براوان وەکو ئەڵێ بەس ناموسیان جیاوازە ئەگینا ینی وەکو یەک ماڵوان ئەمە طبعاً تۆ پشتی پێوە بەستی و هەتا پێت بکرێ تۆ پشتی ئەگری ئەوش پشت دەگرێ بەڵام بەداخەوە ئێستا برادری زۆر کەم بۆ تۆ دیسانەوە ئەگەڕێمەوە لەبەرەوەی کۆمەلگاکە کۆمەڵگایەکی مادیە ئەبینی تەنها برادری مەسلحەت هەیە یعنی ئەو برادری کە مەسلحەتی هەیە لەگەڵ تا وەکو چۆن وڵاتان مەسلحەتیان هەیە
عینەن شت برادرانیش ئێستا هاتوۆتە خوارەوە ئەو شتە بۆ مەسلحەتەکە بەرەوە تۆ ئەبێ برادەرەکە تاقیکەیتەوە بزانی لە کاتی تەنگانە فریادەکەوێ یان نەجارێ دوو جار سێجا اینجا طبعاً بۆ دەرەکەوێ کە یا ئەتوانی پشتی پێ بەسی وە شتەکەش دوولایەنەیە یەکلایەنە نییە یعنی تۆ برادێکت ببێ دایم باش بێ لەگەڵ تا دڵسۆز بێ لەگەڵ تا وا بێ بەڵام تۆ هیچی بەرامبەر نەکەیت و تعویزی قەرەبووی نەکەیتەوە لە شتی ترە ئەوە دیسانەوە هەر نابێ بە برادری بەڵام بەداخەوە ئێستا لەم کاتا برادری زۆر کەمە من جاران خەڵکم ئەبینی ئەموت بە حکمی ئیشەکەم لە عیادەکەم چەند برادرت هەیە چۆکێک لەو پرسیارانەی کە ئێمە ئیپرسین کەسێتی مرۆڤەکەی پێ هەڵەسەنگێنین جاران وەڵامەکە دائیمەن 10 و 20 و 30 و 40 ئێستا زۆربەی ئەو کەسانێک هەیە بۆ لامان گەنجە عمری 18 ساڵە 30 ساڵە 25 ساڵە لێ پرسم ئەڵم چەند برادر هێڵەیەکیە هەیەڵێ هەن نیمە بۆ چونکە هینەکە کەم بۆ یعنی مەسلحەت زۆر بوو و با بڵێن بەهاکان کەم بووە ئەوە هۆکارێکە بەڵام وەکوتم برادر لە کاتی تەنگانا بۆ دەرەکەوێ و طبعاً ئەبێت تۆش بەرامبەری هەمان شت بکەی اینجا ئەزانیکەوە ئەو کەسە کەسێکی دڵسۆزە باشە دکتۆر کەسێک لە حاڵەتێکی با بڵێن کە ئابەیە ئەها بە زمانی خۆیاڵێ تووشی کە ئابە بووم نانی پێ ناخورێ خەوی لێ ناکەوێ ناتوانێت لەگەڵ کەسا قسەکە تا ڕادەیە حاڵەتەکانی گۆشەگیری پێوە دیارە بێ نیشانەکانی گۆشەگیری پێوە دیارە بێ ئەگەر ئەم حاڵەتە پشتگوێ بخرێت ئەگەر کەسەکانی دەوروبەری حاڵەتی دەرونی ئەم تاکە پشتگوێ بخەن بە بەردەوامی فشاری بخەنە سەر کەسەکە خۆی حاڵەتی دەرونی خۆی پشتگوێ بخات بەرەو کوێ دەکات وشەی کابە بە کوردی خەمۆکی پێڵێ یەکێک لە نیشانەکانی خەمۆکی ئەوەیە کەسەکە وردە با بڵێن گۆشەگیرە بێ معناوەیە ئیتر وردە دوورەکەوێتەوە لە ڕەفیقەکانی وطبعا ئەمە شتێکی نیشانەیەکی زۆر خراپە باش نییە لەوە قۆڕتر و لەوە خراپتر برادەرەکانی اینجا یەنە سەر جۆری برادەرەکانی ئەگەر لەو نوعانە بن کە برادەرەیەکی با بڵێن سەطحی کەمیان هەیە لەگەڵیا ئەوە طبعا ئەوانش لێتەکێنەوە چکەتە تااقەتیان نامێنێ کابراایەکی بەردەوام عبوس و بێزەوق و بێهەوەس و ئەچین بۆ سەیران نایم ئەچین بۆ فلیم سریەوەکە نایم با بچین پیاسەیە بکەین وڵات تااقەتم نییە طبعا ئیتر ئەوانش تااقەتیان لێ ئەچێ لێ ئەتەکێنەوە بەڵام برادەرە هەرە دڵسۆزەکەی ئەو کەسەیە کە دایم هەر خەریکێتی و مشوری ئەخوا و بە کەسوکارەکەی ئەڵێم کوڕەتان گۆڕاوە ئەمە طبعا زۆر خراپە وردە ئیتر ئەو کەسە وای لێت تەنها لەگەڵ خۆیان ئەژی و ئیتر چێژ لە هیچ شتێکیش نابینێ و ئێستا ئێمە مۆزوعەکەمان گۆڕی کردمان بە مۆزوعی خەمۆکی ئەگاتە ماوەیەک کە هەست ئەکا کەس نییە یارمەتی بە یعنی ئەو ڕەفیقانەی کە جاران برادری بوون و خۆی چێژی لە برادریانی ئەبینی و چوونە دەرەوە لەگەڵیان ئەبینی ئێستاوا هەستەکە وەکو جاران نین لەگەڵیا لەبەرەوە کەس ئەوی ناوێ هەروەها وا هەستەکە ئەوەنە بێدەسەڵات بووە کەس ناتوانێت یارمەتیشی بە یعنی کە جاران خەڵک هەبوو بەهانایەوە هاتن کەس یارمەتی نا لەوە خراپتر کە ئەگاتە ئاخر قۆناغ ئێمە بە ئەنگلیزی پێڵێن وردلس کە ئەیکەم بە کوردی ئەوێ بە جوێن خۆی هەست بە قیمەتی خۆی ناکە ینی خۆی بە بێقیمەت ئەزانێ داوای لێبوردنەکەم ئەم وشەیە کە تەرجمەیەکەم وای لێت یعنی ئیتر هەستەکە کە نرخ و بەهای نەماوە ئیتر نزیکە بێتەوە لەوەی کە ئیتر ئەڵێ ئەمە کەی ژیانە باش تێ لە خۆم کەم و کۆتایی بەخۆم بێنم ئەم کەسانن کە زۆر خەتەرە ئەبێ عالەمی سوور هەڵبڕین ئەبێ بڵین ئەم کابرایە مەترسی ئەوەی تیا هەیە کە شتێ لە خۆی بکاو کۆتایی بە ژیانی بێنێ بۆیە لێرە برادر زۆر مهمە چۆن هەڵسوکەوتی بینەوە سەر بابەتەکە خۆمە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم جۆرە کەسانە بکەین چونکە تۆ هەتا بەیانی قسەی لەگەڵا بکەی فایدەی نییە ئەو فکرەیەکی هەڵە چوەتە ناو مێشکیەوە وەکو من و تۆی سەکە دانیشتون بەرامبەر یەکتری بیر ئەەکەینەوە و بۆ ئەم بینەرە بە ڕێزانە قسە ئەەکەین ئەو بیرکردنەوەکەی وەکو ئێمە نییە نەوەکی ترە بیرکردنەوەیەکی ڕەشببینی ناخۆشی سەوداوی پێڵەن بە عەرەبی بۆیە ئەبێ حتا بتانی لەگەڵ یا خەریک بی و بازە جارێکیش ئەمە هەر فایدەی نییە چونکە بەبێ چارەسەرکردن نایەتەوە سەر تایمی خۆی بەڵام کاتەوە سەر تایمی خۆی دیسانەوە چێژ لە هەموو شتەکانە بین ئەنج بۆیە بەریەی وازی لێبێنی تەرکیکەی زۆر هەڵەیە بە تایبەتی لە کەسە نزیکەکانی خۆی یان لە برادرە نزیکەکانی خۆی
باشتر وایە هەر خەریکبی لەگەڵ یا هەتا هێنی تۆ سەر ڕێگە ڕاستەکە. زۆر سپاس بۆ دکتۆر نزار محەممەد پرۆفسۆر لە نەخۆشیە دەرونیەکان زۆر سپاس بۆی لەگەڵ مامۆی دکتۆر. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. زۆر سپاس. خۆشەویستان باش کەمێکی دیکە لەگەڵ چەند بەرداوام دەبم.